کان بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی شاری کەرکووک چییە بۆ بینەران بخەیتە ڕوو؟ بەڵێ بانی تۆ و بینەرانی نارتی باشسارەوە دیارە دوای ئەوەی کە لە دوو ڕۆژی ڕابردوو قەزای دۆستخورمات و بە بارودۆخێکی نەهاموار و ناجێگیرە تێپەڕی وا دیارە دوای ئەوەی کە ڕێکەوتنێک لە نێوان هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی حەشدی شەعبی ئیمزاکرا بۆی کە شەڕ ڕابگیرێ و ڕێکەوتنێک کرا بەوەی کە دیلەکان دیل بە دیل پێ بکرێ ئەو کەسانی کە لەلایەن چەکدارانی حەشدی شەعبی دەستگیر کراون و ئەو کەسانشی کە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە دەستگیر کراون بەڵام لە ئێستادا عەسایبی ئەهلی حەق هەڕەشەی ئەوەیان کردووە کە ئەمڕۆ بەرەو قەزای دۆستخورماتووە ڕۆن و ئەوان ئەو بارودۆخە یەکلاییەکەنەوە لەوێ و پێیان وایە کە حکوومەتی ناوەند و ئەو چەکدارانی حەشدی شەعبی لەوێ ناتوانن بارودۆخەکە بپارێزن و بارودۆخەیەکە یەکلایی بکەنەوە بەڵکو چەکدارانی عەسایب ئەهل الحەق ئەوان ئەیانەوێ بەرەو دۆستخورماتوو بڕۆن و لەوێ بەوتەی خۆیان ئەو بارودۆخەی لەوێ دروست بۆ یەکلایی بکەنەوە ئیتر نازانی مەبەستەکان لە چی مەبەستەکان لەوەیە کە جارێکی تر لەگەڵ هێزەکانی پێشمەرگە ڕوبەڕووە بنەوە یاخود ئەوان ئەیانەوێت کە بارودۆخی ئەمنی قەزاکە بپارێزن بەڵام لە دوو ڕۆژی ڕابردوو کاتێکەوە ڕووداوانە ڕوویدا بەشێکی زۆر لە ماڵی هاوڵاتیان و لە فەرمانگە حکوومیەکان سووتێنران تاڵان کران بۆیە لە ئێستادا هاوڵاتیان داوای قەرەبووەکەن و جگە لەوەش هاوڵاتیانی قەزای دۆستخورمات و داواکەن چیتر قەزاکە سەر بە پارێزگای سەلاحەدین دەمێنێتەوە و بگەڕێتەوە سەر پارێزگای کەرکووک ئەمە داواکاری ئەو هاوڵاتیانەیە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو یاخود ئەمڕۆ یاخود لە ڕۆژانی داهاتوو ئەوان گربوونەوەیەک بکەن و لە گربوونەوەکە داوای ئەوە بکەن کە چیتر حکوومەتی هەرێمی کوردستان لەمە بێدەنگ نەبێ کار بکە بۆەوەی بەجددی کار بکە نەگەوەی کە لە ماوەکانی ڕابردوو تەنها داواکاریەکەەوە لەمە دو بەجددی کار بکرێت بۆی کە قەزای دۆستخورمات و بەڕسمی یاخود بە شێوەیەکی بەپەلە بگەڕێتەوە سەر پارێزگای کەرکووک چونکە ئەوان نانوێت جارێکی تر چەکدارانی حەشدی شەعبی و هێزە عێراقیەکان لە قەزای دۆستخورمات و بوونیان هەبێت چونکە ئەوان پێیان وایە بەردەوام ئەم چەکدارانە و هێزە عێراقیەکان کێشەی بۆ هاوڵاتیانی دۆستخورمات و دروست کردووە نەک ئەوەی کە قەزاکەیان پارێزراو بێت. بەڵێ ڕۆکان